کاگۆران سڵاوت لێبێ ئەگەر باسی ئەو کێشەی خۆتمان بۆ بکەیت. بەقورعان ئەوە 2 ساڵ و 6 مانگە ئەمن نەنا ئەو کێشەیمە یعنی ئەوە چارش کاتم کردیە ئەو 2 ساڵ و 6 مانگەی کە من نەنا ئەو مۆزوعیمە زۆر باشە ئیشی باشم لەگەڵی کردیە یعنی ئەمن گوتم کاکە چوومەکردیان دووزە تەقدیمم کرد گوتم کاکە یان مەطعەمەکەم لۆدانێنەوە یان ئیشی کە دەزانم ئەمن چوم تەقدیمم کرد گوتم نەڵێن ئەو کوڕە هاتەوە لە ئەڵمانیای ئیش ناکات و مەطعەمەکەیان پێ قەپ ئەگەر وردەکاری بابەتەکەم بۆ باس وردەکاری بابەتەکە هاتە پێش مەطعەمی گوتی دەبی ئەشیاکان بە دەرێ کرێشمدایە وەڵڵی سون دەخۆم بە قورعانی پیرۆز بە هەموو قورعانەکان سوێن دەخۆم کرێم بە مەزبوطیدایە ئەزەهات ئەشیاکانیان فڕەدامە دەرە 2 ساڵ و 6 مانگە ئەمن بێ ئیشم تقریبان ئەمن ڕۆژانەی من هەموو مانجێ تقریبان ئەمن 5 میلیۆن 6 میلیۆن بازارم هەبوو لە خافڵەتی و بازارەکەی شکاندم لەبەرچی بە قورعان ئەو کارەکە ئەوەیە کە ئەمن لە ژیانم لێرە سەرکەوتوو بوومە شتی باشم کردیە ئەوەی کە مڵکە صاحب مڵکاتنە سرم هەموو دەڵێن 6 شایدم هەیە بە شایدەکان دەڵێم ئەو من ئەو مەطعەمەیان لۆ بە من قەپات کردێ دەڵێ کاکە شەریکە دەسمەکن یەکەچکە دەڵێ شەریکە 5 شخصن هەموو دەڵێن شەریک کەس بەلاش قسەی ناکە کاکە لۆ کەسێک نایە بڵێ مام ئەو عموجیان تاوانبارە لۆ کەس ناڵێ هەموو ئەوان تاوانبار دەکەن هەموو یعنی لە چێ دەپرسم دەڵێ شەریکە لە چێ دەپرسم شەریکە کە هاتە لات و پێی گوتی کە پێویستە شتەکانت بێ دەرەوە و مەطعەمەکە بەتاڵکەی باش لەبەرچ هۆکارەکەی پێ نەگوتی هۆکارەکەی ناپێنەوتم بەس ئەمن هەسم بە ترسەچی کرد هەسم بە خۆم کرد کە تشتی باشم کردیە هەسم کرد کە ئەوەی من تێمدایە یعنی هەسم کرد ئەوانە غیرەی لە من دەکەن غیرەی لە من دەکەن هەسم بە تشتێکی زۆر ئەوە کرد ترسان بەڕاستی گوتم ئەمن ئەزمونم گەلێ زۆرە یعنی زۆر لە ئەزمونونەکەی تێپەڕیمە ئەمن لە خۆم ئیش دەکەم یعنی غیرەی لێ کردم و ئەوانە دەگو ئەشیاکان دەبی بێ دەرێ و یعنی بەبێ سەبەب بوو هیچ هەڕەشەیەک لێکرایە ناوەڵی بەس ئەمن ڕۆژە لەگە بابم قسەم کرد گوتم کە حەقەکەی من گوتی ئەمن لەگەڵ ئەوانە زەحمەتە ڕۆژەکی بە پێش شەریکە بووم بام بێن دەرداهات گوتم بابە ڕاگرە ئەمن حەقی من خۆ من ناکەم بکەومە جادەی ئەمن ئیش دەکەم ئەزمونم زۆرە 15 ساڵ 20 ساڵە وەستام پیجەم ڕقم یەکە کەس گلەی لە من نییە گوتم وەرە با بچینە شەریکەی بابم ترسا دەستی بە ترجا کوتی دوورکەوە لە من دوورکەوە لە من دوورکەوە ئێوتم خۆ قابلێت چ بووە خۆ کارەبانی ئەوش کووردە ئەمەش کوردین خۆ قابلێت چێ گفتوگۆی دەکەن نظامت چیە تو لۆ مەطعەمی تێک دەدەیت چێ پێی گوتی کە پێویستە بچیە ئەڵمانیا ئەوە یەک لە کارمەندەکانیان بوو کە کارمەندەکانیان بوو یعنی زۆر یعنی دیار بوو بێتاقەت بوو پێی ناخۆش بوو بەس دیار بوو ئەمری پێکرا بوو ئەمری پێکرا بوو على سەز ئەم لەو دوکانی بچمە دەرێ باشە کاکە بۆ ئەخە سەبەب یعنی سیستەمە چیوایان لەسرم دانابوو ئەمن بە ڕۆژانە 300,000 بوو چیان لێکردم سیارم پێ بووە بەڕکم پارەی تێدا بووە 56 وەرەقە خەڵک شایەدە بازاڕیم فول بووە بە پیکە بە ئەشیا بە تەکسی ئەشیام دەینا ناو مەطعەمی دەم کڕی یعنی بە چی کرد سیستەمەکی دانا بە 75 ڕۆژی ئیفلاسی پێکردم ئەمن هەموو ڕۆژ 75,000 زەرەر بوو سیارم فرۆش لەسە مەطعەمەکەی هەموو فرۆش بەخۆی سیستەمەکەی دانابوو ئەزە سیستەمەک بوو سیستەمی وام نەدیت بوو یعنی زۆر فکری لێ دەکەم پاش ئەوم ئیشی داواکاری چێدانی پەیوەندی لە حکوومەت کاکە لەسەرەوە یعنی حەقەکەی من چار شکات ئەخە ئەم کوردم کاکە ئەم لە ئەوروپای هاتیمەوە خەڵک دەم ناستن ئەخە هەر جوانیە جوان شتەکە کاکە ئەمن زۆر ئیش دەزانم پێویست ناکە ئەوەی لەسەر من بکەن وەنیا زۆر ئیش دەزانم بەس حەقەکەی من بدەن کاکە حەقەکەی ئەو حەقکەون دەبی بەس ناڕوە باشترین ئەوەیە با گفتوگۆ بکەین حەقەکەی من بدە کاکە ئەمش سکاڵای خۆم دەنووسم لە ئەڵمانیا ئەوە زدی مرۆڤایەتیە ئەوە پێ دەڵێن زوڵم الوەحشیە ئەمن بە خۆم دەناسم زوڵمی وەحشیش حکمی لەسرە لە ئەڵمانیا ئەمن ناوم گۆرانە پیزە ئیتالی گۆرانم ئەم سکاڵا لەسەر صاحب مڵک دەنووسم ئەگەر لێرە شکاتەکەم نەخوا لە ئەڵمانیا لەسەری دەنووسم و ئەمن زۆر برادەرشم هەیە زۆر کەسەیە لەس ئەو حاڵەتانیان بەسەر هاتیە و شکاتیان لێکردیە و لە ژۆرێنە لە سزنە لە ئەوروپای ئەو حاڵەتانە زۆرە